لە شاری هەولێر پاڵەوانتێکی تێنسی سەرزەوی کراوە بە ناوی کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستە وەرشەکان لەسەر ئاستی کوردستان بەڕێوە چوو. لە یاری کۆتایی مستەفا فەرهاد و جوتیار دلێر لەسەر یاریگەکانی پارکی پێشمەرگا بێگەیشتن. مستەفا بە دوو کۆمەڵی بێبەرامبەر بە ئەنجامەکانی 7-5 و 6-2 لە یاریەکە براوە بوو، بووە پاڵەوانی پاڵەوانتیەکە. سەرەتا سوپاسی کەناڵی بەڕێستان دەکەین کەناڵی پێیام باش هەوڵ و ماندووبوونەشی زۆر توانیم پلەی یەکەم بەدەست بێنم. زۆر دڵخۆشم ئەکید بەشداریکردنی یاریزانان 20 یاریزان بوو بۆ سقوت فەردی بوو، هەر یارێک بدۆڕابە دەردەکرا و سوپاسی کۆلێژەکەم دەکەم، کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستی وەرزشەکان. سوپاسی ئێوە دەکەم کە لە یاری کۆتایی ئامادە بوون و وەک سپۆنسەرێک لە بۆ پاڵەوانتیەکەمان الحەمدولله کە پلەیەکەم بەدەستهێنا. ئینشاءڵڵا بەردەوام دەبین پلە و مەرتەبەی زیاتر بەدەستدێن. بەڕاستی جێ پەنجەتان دیارە، دەست چاوتان خۆشبی. سەبارەت بە یاریەکە پلەی دووەم بەدەستهێنا دوای دابڕانی 2 ساڵ. الحەمدولله گەڕانەوەی باش بی ئینشاءڵڵا. هیوای یعنی بەختێکی باشتر لە خۆم و سەرکەوتن لە بۆ کاک مستەفای دەخوازم بەردەوام. دووبارە دەست چاوتان خۆشبی. خۆم وەکو سپۆنسەری بتۆڵەکە یعنی گلەیی بیتن سپۆنسەرمانیان یاریزانەکان لە خۆیان سپۆنسەری بتوڵات دەکەن. ئێستا لە پاڵەوانتیەکە 16 یاریزان بەشدار بوون، بە شێوازی 1 دۆڕان دەرچوون بەڕێوە چوو. ماوەی هەفتەیەکی خایاند مستەفا باسڵ پلەی سێمی بەدەستێنا و جوتیار دلێر پلەی دووەم و مستەفا فەرهادیش پلەی یەکەم. بەهۆی گرنگیدانی کەناڵی پەیامیش بە چالاکیەکانی یاری تێنس، سەرپەرشتیاری پاڵەوانتیەکە پەیامی وەک سپۆنسەر دیاری کردبوو. حوسێن محەممەد، کەناڵی پەیام، هەولێر.